دەمە سەرنجتان بۆ چیرۆکێکی سەرنجڕاکێشی هاوکارم بزنە شینۆ ڕابکێشم لەسەر گەنجێکی ئێزیدیە کتێبێکی نووسیوە خۆی خەڵکی بەعادرێ لە باشووری کوردستان ئێزیدیە کتێبێکی نووسیوە باسی ژیانی منداڵی خۆی دەکات لە ڕۆژهەڵات ئەمە ناونیشانی کتێبەکەشە بەرەو پیاوەبوون لە ڕۆژ ئاوە کێشە و ئازارەکانی ئێزیدیەکانی تێدا باز دەکات چیرۆکەکانی خۆشی تێدا دەگێڕێتەوە زنار بۆمان دەگێڕێتەوە پێم خۆشە سەرنجتانی بۆ ڕابکێشم. بەعادرش بۆ من ئەو لاندەکە ژیانەوە دایکە من ئەستێدە خوددان کە چ بەعادر بە چ شنگال بە چ بەعشق و بەعزام بە شێخان بە ئەو دەستپێکەیە و مچحەبی خۆت دەستپێکە ژیانێ دەبکری دلێوی بوو بەعادرە میرا لێ دەدات هەرچەند 23 ساڵن ژوێرێ بار کردیە. وقت ساڵە 2003 وقت لوێ دەرێ بەعادرێ من لوێ دەرێ دیت مگری چاوە شەڕ چێ بوو خەڵکی مەحەمی ڕەڤینە چیا و ئەو زەحمەتی مدیتی وقتی پێشمەرگە هەمیاتی کورد ڕەخمەی بەعادرێ وقتی جێشی عێراقی هاتی علی خواستی علی ji dayikbûyê sala 1993 piştî sala 2003 hatiye Almanya hest hîvî xewin û ezmûna xwe ya jiyanê bi Almanî nivîsaye. ئەو زارۆکی حەی ساڵی و بیتشتی هەموو کرد چاوی خۆ ببینەوە ئەم چۆنە چیا و گەلێک نەخۆش بوو ئەف حچووکیش بۆ من ئەف گەلێک مەوێ کتابی دەنویسیە. Zarokekê li Rojhilat berbizalanbûnê ve li Rojava navê Pertûka Elî ku bi Almanî nivîsaye. Wî di pertûkê de rewişt tîtal û awayê jiyana xwe û ya li Beadrê vegotiye. بەحسا وی گوندی دکەم بەحسا کۆلتورێ ما دکەم کا چه هەبوو چ نەبووی دەمی چاو بوو مەدرسێ وری چاو بوون خانیە وانی چاو بوون ئەو خانیە ئاخیز بەحسێت کەم ئاسۆسە دیارەتکەم ژی ئەلمان وان ئەن کەسێ بخونێ بیاوان ئەس شانی دکەمێ ینی ئەو خانیە ئاخی ئش بۆ من ڕاستە فەقیری ئەو بوو ئەو خانیە ئاخی ئش بۆ من قەسرە ژمان قەسرەوان هەمچکە خۆشتر بوون. علی bi êşin xelkê xwe xemgîn û dilgiran dibe. Awareyê û koçberiya hevbawerên xwe yên êzidî bi metirsî li ser sibe roja wan dizanît. Gelek xerabiya xwe jî no em bêjin ev civaka me ruhanî. Problemê me ne hema ser em bêjin qelenê bikû zava an jî çil daweta çi corê xwarinê çêkin an bêjin îda çarşema sora cennet bêjin îda serê salê problemê me ne atiştin. Problemê me êzdiya بحر پتر سر آواربونه و پناوریه رنه بحر پتر ملت می ازدیام گند و بازار خواهمی والا کرن و پناور بون آواره بون خریبیه ویش شکلی افا مترسی که مازن سر ما ازدیا. دکتر سوزانا فریکه بسپورا زمان و ادبیاتیه اوی پیداچونا اوی پرتوکا علی کریه جد پرسم چیروکن علی کردان و بیانیان بالا خواندەوانên Almaniyê dikêşin? Ja, sie sind sehr interessant. بەڵێ ئەوانە زۆر سەرنجڕاکێشن زۆربەی کۆچبەران لە کولتوری جیاوازن کە ئێمەی ئەڵمان هیچ شتێکیان لەبارەوە نازانین کاتێک چیرۆک و ژیانیان دەخوێندرێنەوە ئەمە زۆر یارمەتیدەرە بۆ ئەوەی لەو خەڵکە و کولتوریان باشتر تێبگەین ئەمە بۆ تێکەڵبوون زۆر باشە و ئەوان باشتر لە نێو کۆمەڵگەدا پەسەند دەکرێن مرۆڤ لەو شتەی بەباشی نایناسێت هەندێک جار ترسی لێی دەبێت. پرتوکا داهاتی یا علی دربارەی لالشەیە و نها پێداچوونە wê سوزانا dike. Da geht es einen heiligen Ort. لەسەر شوێنێکی پیرۆزە کە ناوی لالشە بۆ ئێزدیەکان زۆر بەبایەخە و علی باسی گەشتی خۆی بۆ ئەوێ دەکات زۆر بە شێوەیەکی سەرنجڕاکێش و دڵنشین نووسیوێتی بە جۆرێکە کە مرۆڤ زۆر بە جوانی دەتوانێت وێنەی و شوێنە بکات. Ev pertûka Elî pêkhateyekî wêjeyî yê ji çîrok, serpêhatî û şerê ye û ji bo Almanî zimanan bi hemvedaneka xweş ya hizir û derûnê ye. Zinaşîn û Rûdaw, Almanya.